بینەرانی کورتانی و سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێیەکەم. نرخی هەموو جۆرە سوتەمەنیەک لە سلێمانی دابەزی و تەبێژی بەنزێخانەکانیش بە کورساد نیوزی ود ئاراستەی نرخی غاز و نەوتی سپی ڕووی لا دابەزینە. زیان لێکەوتوانی هێرشە درۆنیەکان داوای قەرەبوو لە حکوومەتەکەن هاوڵاتیان ئەڵێن چاکردنەوەی خان و ماڵەکانیان تا 10 ملیۆن دیناری دەوێت و پێویستیان بە هاوکاریە. دەستەی ژینگە ڕێنمایی بۆ پرۆژەکانی کشت و کاڵ و پەلەوەر بڵاو دەکاتەوە دەڵێت هەر پرۆژەیەک سەرپێچی بکات تا 4 ملیۆن دینار سزا دەدرێت. کاریگەریەکانی جەنگ لەسەر ئابووری جیهان بەردەوامە. ڕۆژنامەی ئیکۆنۆمیست دەڵێت بازاڕی جیهانی وزە لە لێواری کارەساتدایە. دووبارە سڵاوتان لێبێ. لە سلێمانی نرخی هەموو جۆرەکانی سوتەمەنی دابەزینی بخۆیەوە بینیوە و تێبێژی بەنزینخانەکانی سلێمانی بە کورساد نیوزی ود نرخی غازی LPG و نەوتی سپی ڕووی لە دابەزینە. ئەمڕۆ نرخی سوتەمەنیەکان دابەزینێکی کەمیان تۆمار کرد بە هەمان قادر و تێبێژی بەنزینخانەکان بە کورساد نیوزی ود ڕاستە دابەزینەکە زۆر نییە بەڵام بەراورد بە ماوەی ڕابردوو کە ئەو کات سوتەمەنی بە تایبەت غازی ماڵان بە گرانیش دەست نەئەکەوت باشە. وتیشی ئێستا فرۆشتنی غازی ماڵان لە بەنزینخانەکان بۆ 105 و کەمتریش دابەزیوە. وی کە هەیە ئەو وەزعی کە وەسانێکی شەڕوویە الحەمدوللا خەڵک چاوەڕێیەکە باشتر بێ. ئێمەش ئەمڕۆ خۆشبەختانە بۆ غاز کە بە 1100 بوو لە مەحەتەکانە بوو بە 1000 دینار نەوتی سپی 50 دینار دابەزیوە و گاز 50 دینار و هەر سێ جۆری بنزین سۆپەر مەحەسە نۆرماڵ 25 دینار دابەزی. لە هەولێر ژمارەیەک خێزان کە خانووەکانیان بەهۆی هێرشە درۆنیەکانەوە زیانیان بەرکەوتووە داوا ئەکەن کە قەرەبوو بکرێنەوە. ڕۆژی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری زیانە گیانی و مادیەکانی هێرشە درۆنیەکانی بڵاو کردەوە. بەپێی ئامارەکە نزیکەی 800 ماڵ زیانیان بەرکەوتووە و هاوڵاتیانی ماڵەکانیان زیانی بەرکەوتووە ئەڵێن لە دوای هێرشەکان وێنە و تۆماری زیانەکانیان کراوە بەڵام هیچ کەس و لایەنێک لە حکوومەت نەهاتووە بۆ هاوکاری یان قەرەبووکردنەوەیان بە تایبەت کە نۆژەنکردنەوەی هەر خانوویەک لە 1 ملیۆن دینار هەتاوەکو زیاتر لە 10 ملیۆن دیناری پێویستە. دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم هۆشداری ئەدات کە پرۆژەکانی کشت و کاڵ و پەلەوەر ئەڵێت پێویستە پابەندی ڕێنماییەکان بن بە پێچەوانەوە ڕوبەڕووی سزای دارایی ئەبنەوە. دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ڕێنمایی بۆ سەرجەم پرۆژەکانی پەلەوەر و کشت و کاڵ بڵاو کردەوە. ئەڵێت بەپێی ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2023 بۆ بەدواداچوونی سەرپێچیەکان هەر پرۆژەیەک سەرپێچی ڕێنماییەکان بکات لە 1 ملیۆن دینار هەتاوەکو 4 ملیۆن دینار سزا ئەدرێت. لێرە بە وردەکاری پێتانەڵێم کە ئەو سەرپێچیانەی خاوەن پەلەوەرەکان و خاوەن پرۆژە کشت و کاڵیەکان چین و هەر سەرپێچیەک چەند تا چەند سزا ئەدرێت. بە وردەکاری ئەگەر ڕەزامەندی ژینگەییان نەبێت لە 2 ملیۆن دینارەوە هەتاوەکو 4 ملیۆن دینار سزا ئەدرێن. بە پێ ڕاگەیەندراوەکە ئەگەر مۆلیدەکەیان دەنگی هەبێت یاخود دووکەڵی هەبێت ئەوە لە 1 ملیۆن دینارەوە بۆ 3 ملیۆن دینار سزا ئەدرێن. با بچینە لای بابەتەکانی تر و سەرپێچیەکانی تر بزانێکین لەو بارەیەوە چیمان هەیە. فڕێدانی پاشماوەکان ئەگەر بێت و پاشماوەکانیان فڕێبن لە 2 ملیۆن دینار بۆ 3 ملیۆن دینار سزا ئەدرێن. سوتێنەر ئامێرێکە کە لەم پرۆژانە بەکاری ئەهێنن بۆ
سووتاندنی پاشماوەی ئەندامی ینی پرۆژەکان و پەلەوەرەکان کە بەخێویانەکەن و ئەگەر بێت و ئەم سووتێنەرە ئەم ئامێرەیان نەبێت سزاکەیان لە 2 ملیۆن دینار بۆ 4 ملیۆن دینارە. ئەگەر وردەکاری ترمان هەبێ هەر لەم بارەیەوە و سزاکانی تر بۆی کە باسی لێ بکەین بزانین ئەو سەرپێچیانە تا چەند سزان لەسرە. نەبوونی سەوزایی واتە ڕێژەیەکی دیاریکراویان بۆ دانراوە بۆ سەوزایی ئەگەر بێت و نەیان بێت لە 1 ملیۆن دینار بۆ 3 ملیۆن دینار دیارە بە پێ ڕێژەکە سزا ئەدرێن و هەروەها پیسکردنی دەوروبەری پرۆژەکەش دیسانەوە ئەویش هەر بەپێی ئەو ڕێژەیە کە زیان بە دەوروبەر ئەگەێنن لە ڕۆی پیسکردنی ژینگەوە لە 1 ملیۆن دینار بۆ 3 ملیۆن دینار بە پێ ڕاگەیەندراوەکە سزا ئەدرێن. ئەمە کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە بە وردەکاری ئەو سزانەکە بۆیان دانراوە. بەڵام بابەتێکی ترکە هەیە ئەزانین کە ئەمساڵ زستان و بەهارێکی پڕباران و بەفرمان هەبوو بە تایبەتی ئەم بەهارە لەخوا بەزیابێ بارانێکی زۆرمان هەبوو و ئەو وای کردووە کە دەشت و دەرمان یەکجار پێوەی دەرکەوتووە سەوزاییەکی زۆرمان هەیە. ئێمە پەیامنێرمان لەم بارەیەوە دڵبرین غازی لەگەڵ شوانێ قساکە شوانەکە زۆر ڕازیاڵە ئەم ساڵ لەخوا بەزیابێ ڕێژەی سەوزایی زۆرە ئەڵێ مەڕووماڵاتەکانە هێنین بخۆیان لەوێ ئەلەوەڕێن ئیتر پێویست ناکە بمانەوێت تێکوی زۆر بکەین بۆ خۆراکی ئاژەڵەکان. بەڵام سەرڕای ئەوە باسیەوەشە کاڵێم ساڵ ئاژەڵ گران بووە بابینەری ئەو زانیاریانە بین و ئەگەڕێمە وڵاتە. بینەڕەندان باش نوکەمێت هاتینە گوندێ بەردەسوور سنووری قەزا بەردەڕەش دیارە ئەف ساڵە ڕێژەیەکە گەلەکە زێدا باش یا بارانê سنووری قەزا بەردەڕەش و پارێزگا دووکێ بگشتی باریە ئەڤە jî بووە cihê dilxweşa wan kesanê ku karê bi xwedankirina merûmolatê dikin wekû dîmena derkevîtin merûmolatekê zor li vêre ye li sınûrê qeza berdereş xelkekî zêde mijîlivî kariye bi taybetî ev sala da bi wan nûçeka gelek xweş bû هندك شوان میوانت من کاک برهانه گبه ویره اگر بحث بکی افساله لورا مر مالاتی کو یعنی بدل هنگو با و چونکی سال چوی گله جرا هم تات نیره مونگو ترس شد بو هری ولات ترس کزور این سر بو بس شکر لب خدای هف ساله لورا کزور هات بو حیوان و مر مالاتی ما خرط تیره و تنها هرستی وره کوی زور خوشه لورا کزور تاکوا هاتو با اگر تو فرقی گه سال چوی هری ولا فرق کزوری و های سالی چوی سال هشکاتی بود تنه بو ما حیوان خرط کوره بو ود لبرسا بس ساله لورا کزور هات بارانه هر مجال ندای مادام لورا زور تو بی افسال زور خلق بشتا کیسان آنده کم تر چیتن نه والله هری ولا دیتن با چویستان اش خلق چیتن بس کم تر دیتی لور و های گرمیان زوره لورا کزوره های پیویست ناکەوی بچی هەر کەلە بۆ خۆ بچی نەخۆ لەبەرەکە زۆر وا هەی منوکە پێویست پێ ناکەین بەری خۆ بدەینە چه هەردە لەبەرەکە زۆرمان وا هەی زۆرە شکر لە خودەی ئەبە دەبێتە هەندێک و یعنی نرخەوێ سعرەوەش گرانتر بێت ئەرێوەڵا خۆ ناگری تەگەر ببردە بازار ئەرێوەڵا خەڵک سەر جەوە چیتن سەحرەکە باشەکە ساڵێ دی کەس بەری خۆتەی کرد کەس بە خوددانکردنیە پە زەحمەت بوو تبیا پزبری مصرف و تشت بوا والله دان و گن و کاو تبیا تشتی زور بوا لور هفساله زور هاتری ولا شکر لب خودی لور کوین و هات و کاک برهان افساله دی وضع پنیر و شیر و آوانه شو والله دی باش بیتن مالا دی پشیر بی عقاری خوشه لور یا زور دی بی زونها وش حیوان ری والله لور اتحاك بصراحة البردرج زور خلق بري خدا مروا مالاتي ري والله زورا بري خوي دايما ري والله سبم تسهر دندي مزمع حيوان نينيا بس هيك بتشك بري خدا كاك برهان كان دلخوشي بونغو تشي وكي يعني بجن شوفان ذي منطقي ري والله دلخوشين ببارك خوش ري والله لورك تساكوا هات ري والله شكر لك خدي. قلت تقريبا مر مولات هاي خوانة تتناف جاي. ريولا خوي نبيتن ناخوي لي بيزار بوي. ريولا لوري زورة على استيولنا ورك كبيلة بخو. تتوزد قلت هند باران هاتي مجال نداي كو جا هشيم. ريولا ليرش يوبو سوى سيبر بو لهندا. تازه و دوسر روزا مزارع چی ودایی و خوش بوی نخو هر کتکه بو هشتاجیا.
تازەوی خۆشەبی بوارەکە خۆش و هاتە ئەگەر بچین لالی ئێکیلوانم بوون منە پار وەکی نوکە بۆ سعرابێت چەند بێ نرخێبێتە چەند بیتن سەحریدا نوکە ببەم لەوانە 500 وێ بە دیکەتنەری وڵا هەڵا 300 و تشتێ وەیە کرد پار و پەیرار نەکرد سەحری gelek spas Kakbiran inşallah xêrtê dabîtin ew dîmenê ku piş min derkevîtin me romalatiya Sunûrê gundê berdesûr li qeza berderaş diyara ev sala levereka gelek zêde hatiye baraneka gelek zêde bariye giyayekê zêde şîn bûye ev jî dilxweşî bû hem cotiyara çêkirî hem bû wan kesan drûst kiriye ku li gundan mijûlê bi xudankirina me romalatî ne پارلەمانتارێکی فراکسیۆنی یەکێتی لە خولی شەشەمی پەرلەمانی عێراقەڵێت هەوڵ ئەدەین بۆ 4 ساڵی داهاتوو بودجەیەکی تایبەت بۆ مادەی 140 تەرخان بکرێت و لە دانوستانەکانیشمان بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق مادەی 140 یەکێک لە داخوازیەکانی شاندی دانوستانکاری یەکێتیە لەگەڵ لایەنە عێراقیەکان سەرۆکی ئۆفیسی کەرکووکی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140ش ئەڵێت لە ساڵانی ڕابردوو کە بودجەش تەرخان کراوە بۆ کارەکانی مادەی 140 بەشێکی زۆری بودجەکە لە قەرەبووکردنەوەی ئاوارەکانی کەرکووک خەرج نەکراوە بەڵکو قەرەبووی دانیشتوانی پارێزگاکانی باشووری عێراقی لێکراوەتەوە. یەکێک لەو داخوازیانی دانیشتوانی ڕەسەنی کەرکووکەیانە هەسایکردنەوەی دۆخی پارێزگاکەیە بەپی مادەی 140 دەستور لە دوای پەسەندکردنی دەستوریشەوە حکوومەتی عێراق پابەندی جێبەجێکردنی و مادە دەستوریە نەبووە. لێپرسراوانی کەیسی مادەی 140 لە کەرکووک بە پێویستی دەزانن حکوومەتی داهاتووی عێراق پابەندی جێبەجێکردنی مادەی 140 بکرێت. ئەم ساڵ ئێمە نەقەرەبوومان وەرگرتووە نە ئەو بودجەی کە هاتووە و تەرخان کراوە هەموو چۆ بۆ ناوڕاست و بۆ چۆتە جنوبی عێراق هیچی بۆ کەرکووک نەهاتووە. ئەمە دەلالەت لەواکە کە کورد قووەتی نییە نە لە لژنەکە قووەتی هەیە نەتوانای هەیە کە ڕێیەکانی خۆی بسەپێنێ لەو لاشەوە هادی عامری بە ئارەزووی خۆی تەسەڕوفەکە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کوردیە گرتو نییە لە کوردستانە بۆیە ئەم شتانە ڕوئەدا و دووبارە و سێبارە ئەبێتەوە ئەگەر هەروە بێ شتی ترشی بەدواوە ئەبێ و شتی ترش ئەبیستینەوە و گۆشمان لە شتی تر ئەبێ مادەی 140 مادەیەکی گرنگی دەستوریە محکمەی ئیتیحادی بڕیاری داوەکە و مادەیە ساری المەفعولەوە تا ئێستا بێت جێبەجێکرێ بەڵام ئەوەی ئەیبینین هەمیشە جرایەتێکرێ لە هەموو بوارەکان تەنانەت ئەو پارەی کە تەرخانەکرێ بۆ ئاوارەکان ئەبینین لە شارەکانی جنوب و ناوەڕاستی عێراق زیاتر پارەکان بۆیە تەرخانەکرێ لە ساڵی ڕابردووەوەی من بزانم بجەیەکی زۆر کەم بۆ کەرکووک و بۆ ناوچە جێناوەکانی تەرخان کراوە بەڵام بۆ محافزەکانی خوارەوە زیاتر تەرخان کراوە ئێمە لیزنێکی باڵای مادەی 140 هەیە ماوەیەکی زۆر زۆرە یەک کەسێک سەرۆکی ئەو لیژنەیە و ئەتوانم بڵێم کوردیشی تیانە ینی ئەو لیزنەیەک تا ڕادەی ئەکتیڤ نییە بۆیە لەسەر حکوومەتی عێراق و بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان پێداچوونەوە بکرێ بەو لیژنە باڵایی کە مادەی 140 کە هەیە. ئەندامێکی خولی شەشەمی پەرلەمانی عێراق ڕای دەگەیەنێت وەکو فراکسیۆنی یەکێتی لە بەغدا جەخل لەسەر دیاریکردنی بودجەیەک بۆ مادەی 140 دەکەنەوە. یەکێک لەو بەدواچوونانی ئێمە کەمە بەسمانە ئەوەیە کە بودجەیەکی دیاریکراوی بۆ تەرخان بکرێ لە میزانەی 2026 و ئەم 3-4 ساڵی کەوا لە بەردەمانە لە دەورەی شەشی ئەنجومەنی نوێنەران لە ئانووساتی دروستبوونی و تەشکیلکردنی حکوومەتە هەموو لایەن و سیاسەکان وەفدێکی مفاوزیانە بێ بۆ تەشکیلکردنی حکوومەتە. سوپاس بۆخوا دووبارەیەکەمەوە ئەو تیمەی ئیستا لە بەغایە هەم لە ئەندامانی مەکتەبی سیاسی هەم لە جەنابی سەرۆک باوەڵ هەم لە تیمی پەرلەمانی کە لە بەغاین بە بەهێزێکی باشەوە بە کارنامەیەکی باشەوە هەموو بابەتەکان لە خۆیەگرێ بابەتی جێناوەکان بابەتی مادەی 140 بابەتی موچەی هەرێم بابەتی کەرکووک بابەتی هەر بابەتێک پەیوەست بێ بەگەری کوردەوە بە هەرێمەوە بە جێناوەکانەوە ئامادەکاری بۆ کراوە. لە خولەکانی پێشووی پەرلەمانی عێراقدا بودجە بۆ مادەی 140 تەرخان کراوە بەڵام بەهۆی پابەند نەبوونی حکوومەتی عێراقەوە بەشێک لەو بودجەیە بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی پارێزگاکانی خواری و عێراق خەرج کراوە.
دابینکردنی بودجەیەکی شیاو بۆ مادەی 140 هەنگاوەکانی ئاساییکردنەوە لە کەرکووک بۆ پێش دەبات کە بڕگەیەکی سەرەکیە لە مادەی 140 دەستور. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک. میدیاکان ئێران باس لەواکەن کە بەهۆی هێرشەکانەوە توانای بەرهەمهێنانی پۆڵای ئەو وڵاتە بە ڕێژەی 125 بۆ 130 واتە 10 ملیۆن تۆن کەمی کردووە. کۆمپانیای پۆڵای مبارەکەی ئیسفەهان و هەروەها کۆمپانیای پۆڵای خوزستان دوو گرنگترین کارگەکانی بەرهەمهێنانی پۆڵای ئێرانن کە هەردووکیان لە هێرشەکان و لە ماوەی جەنگەکە کرانە ئامانج. هەر لە کاتی هێرشەکانە سەرۆکوەزیرانی ئیسرائیل وتی هێزە ئاسمانیەکەمان 170 توانای بەرهەمهێنانی پۆڵای ئێرانی لە ناو بردووە. وتیشی ئەوە دەستکەوتێکی گرنگە کە سەرچاوەداراییەکانی سپای لە ناو بردووە. کۆمپانیای پۆڵای مبارەکەی ئیسفەهان و کۆمپانیای پۆڵای خوزستانیش ڕایان گەیاندووە بۆ چاکردنەوەی دامەزراوەکانیان چەند مانگێکیان پێویستە. لێرەیە باسێکی توانای بەرهەمهێنانی پۆڵای ئێرانتان بۆکەم. بێگومان پۆڵا یەکێک لەو بەرهەمانەیە کە ئێران لە ئاستێکی بەرزا بۆ داهاتە نانەوتیەکانی پشتی پێبەستێ و یەکێکە لە پیشە سازیە هەرە گرنگەکانی ئێران کە داهاتێکی زۆر ساڵانە بۆ ئێران بەدەست ئەخات و ئەزانین لە ماوەی ئەم جەنگەیە دوو لە گرنگترین دامەزراوەکانی بەرهەمهێنانی پۆڵای ئێران کە پۆڵای مبارەکەی ئیسفەهان و پۆڵای خوزستان بوون. ئەم دوو کۆمپانیایە کە گرنگن و لە بۆرسەی ئێرانی شاهان لەلایەن ئیسرائیلەوە کرانە ئامانج. توانایەکی ینی ئەڵێ توانای بەرهەمهێنانی کەمی کردو. ئەمە ئەو داتانەیە کە ئێران باسێکە ئیسرائیل لە 170 بەڵام ئێران خۆی میدیاکانی ئێران لەن توانای بەرهەمهێنان 125 کەمی کردووە. لە ڕووی پێگەوە پۆڵا پیشەسازی پۆڵا لە ئێران یەکەم گەورەترین دەیەم گەورەترین بەرهەمهێنەر لەسەر ئاستی هەموو جیهان لە ڕیزبەندی دەیەمایە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش گەورەترین بەرهەمهێنەری پۆڵایە ئێران لەگەڵ بەجیاوازی لەگەڵ وڵاتانی ناوچەکە. با بچینە لای زانیاریەکانی تر بزانین هەر دەربارەی بابەتی پۆڵا و بەرهەمی پۆڵای ئێران چیمان هەیە. ساڵی 2024-2025 بۆیە ساڵەکە بەم جۆرەیە باس ئەەکەین لەبەرەوەی کە ئەزانین ساڵی دارایی ئێران جیاوازە لە ساڵی دارایی زاینی وەکەوێتە نێوان دوو ساڵی زاینی. بەڵام لە ماوەی ئەو یەک ساڵەیە بەرهەمهێنانی پۆڵای ئێران 31 ملیۆن و 400 هەزار تۆن بووە. تواناکەی بەگشتی زیاترە لەو بابەتە نزیکەی 35 ملیۆن تۆنە و ئامانجیشیانە کە توانای بەرهەمهێنانەکان بگێنە 55 ملیۆن تۆن هەرچەندە ئاستەنگی زۆری لە بەردەمان پیشەسازیە ببزانین ئایا بەڕاستی بە تایبەتی لە دوای ئەم هێرشانە کە کراوەتە سەر پیشەسازی ئەو وڵاتە و ئەم زیانە ئابوووریە گەورانە کە بەر ئەو وڵاتە کەوتووە ئایا توانای هەیە ئەم بگاتە ئامانجەیان نا. گرنگترین کۆمپانیەکانی پۆڵا لە ئێران وەکوتم هەرە گرنگترین کۆمپانیای پۆڵا لە ئێران پۆڵای مبارەکەی ئیسفەهانە کە کرایە ئامانج بەرهەمهێنانەکەی تەنها ئەم کۆمپانیایە 7 ملیۆن و 100 هەزار تۆنی ساڵانە پۆڵا بەرهەمەهێنێت. ئەم کۆمپانیایە بڕبڕی پشتی پیشەسازی پۆڵای ئێرانە و لە ڕووی داهاتی نانەوتی و گرنگێکی یەکجار زۆری بۆ ئێران هەیە جگەل لە ئەوەی کە بەشێک لە بەرهەمەکەی هەنارداکە لە دابینکردنی پێویستی ناوخۆشڕۆڵێکی گرنگ ئەبینە. با بچین لای زانیاریەکانی تر باسی دەستی کار لەم کۆمپانیا بکەین و بزانێکین لە چه ئاستێکا بۆ ناوخۆی ئێرانیش بەرهەمەکانی گرنگە. لە ڕووی دەستی کارەوە ئەوانە کە بە شێوەی ڕاستەوخۆ کرێکارن لە پۆڵای مبارەکەی ئیسفەهان 12,000 کەسن 17,000 بەڵێندەریش لەم کۆمپانیایە کار ئەکەن. بەڵام ئەوانەی کە بە شێوەی ناڕاستەوخۆ بۆ کار سوود لەم کۆمپانیایە ئەبینن و دامەزراون بەهۆی کارەکانی پۆڵای مبارەکەی ئیسفەهانەوە 380,000 کەسن ژمارەیەکی یەکجار زۆرە کە ئەم کۆمپانیای وەکوتم جگەلەوەی کە بەرهەمێکی زۆر هەنارداکات پێویستی ناوخۆ یان بەرهەمی پێویست بۆ پیشەسازیەکانی تری ئێرانیش دابینەکات کە 3500 کارگا لە ئێران بۆ دابینکردنی پێویستەکەیان سوود لە پۆڵای مبارەکە ئەبینن. با بچینە لای زانیاریەکانی تر و باسی
کۆمپانیای پۆڵای خۆزستان بکەین. کۆمپانیای پۆڵای خۆزستان دووهەم گرنگترین و گەورەترین کۆمپانیای بەرهەمهێنانی پۆڵایە لە ئێران 4.2 میلیۆن تۆنی ساڵانە پۆڵا بەرهەمەهێنێت و ئەو بەرهەمهێنەرانەکە لە ژێر ناوی ئەم کۆمپانیا کارەکەن یان بەرهەمهێنەری ورد کە هەر لە ژێر ناوی پۆڵای خۆزستان کارەکەن زیاتر لە 100 بەرهەمهێنەرن واتە جگە لە کارگە سەرەکیەکە کە گەورەترین کارگەیە هەندێک کارگەی بچووکیش لە ژێر ناو لە ژێر دەسەڵاتی ئەم کۆمپانیایە کارەکەن. با بچینە لای بابەتەکانی ترمان و بزانێکین هەر دەربارەی پیشەسازی پۆڵای ئێران چ داتا و ژمارێکی ترمان لایە. ئەوەی کە کۆمپانیای پۆڵای خۆزستانیش بە شێوەی مانگانە هەناردەیەکە 550,000 تۆنە هەناردەکەی هەندێک کەمترا لەوەی کە بەرهەمی هێنە بەڵام هۆکارەکەی ئەوەیە کە وەکوتم بەشێکی گرنگ لە پێویستی ناوخۆش دابینەکات. گرنگترین کڕیارانی پۆڵای ئێران بریتین لەم وڵاتانە بە جیاوازێکی یەکجار زۆر چین لە ڕێزبەندیەکەمە چین گەورەترین کڕیاری پۆڵای ئێرانە و تورکیا عێراق و وڵاتانی باکووری ئەفریقاش لە ڕێزبەندیەکانی دواتران ئەمانەش کڕیاران و هاوردەکارانی پۆڵای ئێرانن و وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیاش بەشێکی تر لە کڕیارانی پۆڵای ئێرانن و بەشێک لە بەرهەمەکانی پۆڵای ئێران هاوردە ئەکەن. بەڵام وەکوتم پیشەسازی پۆڵای ئێران ڕوبەڕووی هەندێک ئاستەنگ ڕوبەڕووی هەندێک گرفت ئەبێتەوە. یەکەمیان کورتێنانی وزەیە. ئەزانین ماوەی ڕابردوو بە تایبەتی لە وەرزی زستان و لە وەرزی هاوینا لە کاتی سەرما و گەرمایە ئێران ڕوبەڕووی کورتێنانی وزە ئەبێتەوە و غازی سروشتی بە تایبەتی کورت ئەهێنێت بۆیە ناچارە بۆ ئەوەی کە بتوانێت بەڕێوەبردن بکات بۆ ئەو کورتێنانە غازەکە لە هەندێک لە پیشەسازیەکان ئەبڕێت یا هەندێک لە پیشەسازیەکان ناچارە بن بە شێوەی وەرزی کارەکانیان ڕابگرن هەرچەند قەیرانەکە لە ماوەی هاوینی ڕابردوو قوڵتریش بوو و ئەمە ئەبێتە هۆکاریەوەی کە بەردەوام بە تایبەتی لانی کەم بە شێوەی وەرزی پیشەسازی پۆڵاشەکەوێتە ژێر کاریگەری قەیرانی کورتێنانی وزە لە ئێران. سزا نێودەوڵەتیەکان بابەتێکی ترن ئەزانین کە ئێران لەسەر ئاستی نێودەوڵەتی سزای لەسەرا مامەڵەکردنی وڵاتان لەگەڵ ئێران ڕوبەڕووی ئاستەنگە بێتەوە بە تایبەتی ئێران لە سیستمی سویفت و لە مامەڵە بە دۆلار بۆی سزاکانەوە دابڕاوە و ئەمەش گویا قەیرانی گەورەی بۆ وڵاتە دروست کردووە ئەگەر بیوێ مامەڵە لەگەڵ وڵاتان بکات بە دراوی تر بیکات بۆی کە ئاسانکاری بێت و زیانەکانی جەنگیش کە ئەمە بۆتە قەیرانێکی نوێ بۆ پیشەسازیە جیاوازەکان و لە ناویشیانە بۆ پیشەسازی پۆڵا لە بەرەوەی کە وەک گوتم چەند دامەزراوەی گرنگی ئێران دامەزراوەی پۆڵا بە تایبەتی بەهۆی ئەو هێرشان و زیانیان بەرکەوتە بە بزانین چۆن نۆژە نەکرێنەوە ئاگەڕێنەوە بۆ دۆخی ڕابردویان یاخودنا. هەر لە ئێرانەمێنینەوە حکوومەتی ئێران دیسانەوە دۆلاری پاڵپشتی کراوی حکومی بۆ هاوردەی گەنم تەرخان کردووە بەهای ئەو دراوە بۆ $100 2,850,000 تمەنە. ئەوە لە کاتێکە کە لە بازاڕی ئازاد $100 بە سەر و 15,500,000 تمەن مامەڵی پێواکرێت. حکوومەت بۆ هاوردەکردنی دەرمان پێویستی پزیشکی شیری وشک و بەرهەمی بنەڕەتی تر لەوانە گەنم ئەو دراوە پاڵپشتی کراوە بەکارەهێنن لە ساڵی 2018ەوە لە دوای چوونە دەرەوەی ئەمریکا لە بەرجام هەمان ڕێکەوتنی ئەتۆمی بەهای تمەن بەرامبەر بە دۆلار دابەزینی بەرچاوی بەخۆیەوە بینی. حکوومەت بۆ هاوردەی پێویستیە سەرەکیەکان دراوی پاڵپشتی کراوی بەکارەهێنا بەڵام دواتر ئەو دراوە لە بەرەوەی کە خراپ بەکارهێنرا لە بەرەوەی گەندەڵی لێکەوتەوە حکوومەت نەیهێشت. سەرۆکۆماری ئێرانیش بەڵێنی بە هاوڵاتیان و بازرگاناندا بوو کە چیتر دۆلار بە نرخی 2,850,000 تمەن نادەن بە کەس بۆی کە ئەو گەندەڵیە نەمێنێ. ئێستا بەڵام بۆ دابینکردنی پێویستی ناوخۆ بە تایبەتی پێویستیە بنەڕەتیەکان دیسانەوە بڕیاریان داوەکە ئەو دۆلاری پاڵپشتی کراوە بەکاربهێنن. بابەتێک کە لە ئێران بەردەوام مقۆمقۆی زۆری لەسرە بەردەوام باس و خواستی زۆری لەسرە ئەوەیە کە دۆلار یان دراو لە ئێران بە چەند بەهای جیاواز دەستەکەوێت و ئەمە بۆتە هۆیەوەی کە لەو وڵاتە گەندەڵی دروست ببێ. لێرەیە بە وردەکاری پێتانەڵێم کە ئەم جیاوازی نرخی دۆلارە لە ئێران چییە بۆچی وایە وەکە ئەڵێم گەندەڵی لەیەکەوێتەوە هۆکارەکەی چییە. دراوی حکومی هەیە ئێران دراوی حکومی بۆچی داناوە جۆرێک لە دراوی پاڵپشتی کراو بۆ ئەوەی کە تایبەت تەرخانی بکە بە هاوردەکاران
لەبەرەوەی کەوتم لە دوای ساڵی 2010ەوە کە ئەمریکا لە ڕێکەوتنە ئەتۆمیەکە چوە دەرەوە تمەن بەرامبەر بە دۆلار دابەزینێکی زۆری تۆمار کرد توانین بڵێن داڕمانی بەخۆیەوە بینی ئەموو بۆ هۆیەوەی کە حکوومەت بیر لەوە بکاتەوە بۆ ئەوەی کە لانی کەم پێداویستیە بنەڕەتیەکان لە گەنمەوە لە شیری وشکەوە لە دەرمانەوە بۆی کە هاوڵاتیان ڕوبەڕووی گرفت نەبنەوە زۆر گران نەکەوێت لەسەر هاوڵاتیان بیر لەوە بکاتەوە کە بە دراوی پاڵپشتی کراو ئەمە بەکار بهێنرێت لەبەرەوەی کە ئەم دراوە نرخەکەی بەهاکەی کەمترە لەوەی کە لە بازاڕی ئازاد دەست دەکەوێت. ئامانجەکەی لەما یەکەمیان کۆنتترۆلی هەڵاوسانی بەرهەمە بنەڕەتیەکان بووە کوتم بۆەوەی کە ئەم بەرهەمانە کە پێویستی سەرەتایی هاوڵاتیانن ئەمە ئامانجەکانن لەسەر کاغەز باسیەوەتان بۆ کەم تا چەند هاتوونەدی بۆی کە کۆنتترۆلی هەڵاوسان بکە بە تایبەتی بۆ بەرهەمە بنەڕەتیەکان بۆ ئەوەی کە بەکارهێنەران پاڵپشتی بکە کە هاوڵاتیان نەکەونە ژێر کاریگەری ئەو داڕمانە زۆرە کە تمەن بخۆیەوە بینی و هەروەها وتی ئەڵێت حکوومەت ئەم کاری کردو بۆی کە سەقامگیری لە بازاڕی دراوە دروست بێ بۆچی بۆەوەی کە هاوردەکارانی بەرهەمەکان بە تایبەتی بەرهەمە بنەڕەتیەکان بۆ دابینکردنی ئەو دراوە کە پێویستیانە نەگەڕێنەوە بۆ بازاڕی ئازاد کەوایە دوو سوودیان پێ ئەگەێنێت هەمەوەی کە دراوێکی دۆلارێکی هەرزانتریان دەستەکەوێت بەرهەمەکە لە سەریان بە هەرزانترەکەوێت هەمووی کە ناگەڕێنەوە بۆ بازاڕی ئازاد و ئەو زەخت و فشارە سەر بازاڕی ئازاد دروست ناکەن کە دیسانەوە ئەو خۆی ئەبێتە هۆی ئەوەی کە تمەن بەرامبەر بە دۆلار دابەزین تۆمار بکات و بەڕێوەبردننی دراوی وڵاتیش بابەتێکی ترە کە حکوومەت لە ڕێگەی هەناردەکردنەوە دۆلاری دەستەکەوێت ئەمە دابش ئەکات بۆی کە بتوانێت بەوتەی خۆیان لە خزمەتی هاوڵاتیان نابێت بەڵامەوەی کە چەند ئەم ئامانجانە هاتوونەدی ئالێریا پێتانەڵم ئەم دۆلاری حکومیە ئەم دۆلاری پاڵپشتی کراوە نەک هەر نەبووە بەدی هاتنی ئەو ئامانجانە کە حکوومەت هەیبوو بەڵکو لە ئاستێکی بەرفراوانە گەندەڵی لێکەوتەوە کە ئەم گەندەڵیەی دروست کرد ئیتر حکوومەت لە دوای کابینەی ڕیسیەوە بڕیاریدا کە ئەم دۆلارە نەهێڵێت بەڵێنی بە هاوڵاتیان بەڵێنی بە بازرگانان داوتی ئەمە ناهێڵم لە بڕی کە جیاکاری دروست کردووە گەندەڵی لێکەوتەوە بازرگانان هاتن دۆلارە هەرزانەکان وەرئەگرت ئەوانە کە بەرهەمە بنەڕەتیەکان هاورداکەن بە دۆلارە هەرزانەکە کاڵاو بەرهەمەکان هاوردە ئەکرد بەڵام بە نرخی دۆلاری بازاڕی ئازاد بە هاوڵاتیانیان ئەفرۆشت کەوەکوتمە ئەمە لە ئاستێکی بەرفراوانە بۆ هۆی دروستبوونی گەندەڵی ناکارامەی هەبوو لە تەرخانکردن واتە ئەم دۆلارە دەستی ئەوانەی نەئەگر کە پێی شایستە بوون و پێویستیان بوو بۆی کە بەرهەمی بنەڕەتی هاوردە بکەن بەڵکو بە خزمی ئەو دۆستی ئەو هاوکاری ئەموو یەکترناسی نەکەوتە دەستە و کەسانەکە ڕەنگە پێویستیشیان نەبوو بێت بەڵام بە هەر حاڵ ئەمە ئیمتیازێک بوو کە پێیان ئەدرات فشار لەسەر بوجە دروستەکە لە بەرەوەی کە تۆ ئەو حکوومەتە دۆلارێکی دەستکەوتووە لە ڕێگەی هەناردەی نانەوتیەوە تەرخانی کردووە بۆ پاڵپشتیکردنی بازرگانی و لە شوێنێکی تر خەرج ئەکراکە هیچ پەیوەندی بۆەوە نەبوو و هەروەهاڵە قاچاخی بەرز ئەکردەوە لە بەرەوەی کە بەهای ئەو کاڵایانە لە ناو ئێرانە هەرزانەکەوت بێگومان بە دۆلاری پاڵپشتی کراو کردراوە هاتووەتە ناو ئێرانەوە بازرگانەکە کە لەسەری هەرزان کەوتووە پێی باشتر بوو نەیە بە هاوڵاتیانی خۆی بابیهێنێتە دەرەوەی ئێران لە وڵاتانە کە بە دۆلار مامەڵاکەن و بە دۆلاری گران بیفرۆشێت ئەم بابەتانەمان هەبوو بەڵام باسی ئەوشتان با بۆ بکەم کە چەند جۆرە دۆلاری حکومیمان هەیە لە ئێران یەکەمیان دۆلاری پاڵپشتی کراوە کە ئێستا بۆم باسکردن وتم دیسانەوە بە هاوردەی گەنم دەرمان شیری وشک دووبارە هێناویانەتەوە ناو گۆڕەپانی ئابووری ئێرانەوە بەهای 100 دۆلاری پێشتر ساڵی 2010 بۆ 2022 420,000 تمەن بوو زۆر جیاوازی هەیە لەگەڵ بەهاکەی لە بازاڕی ئازاد بەڵام ئەم جیاوازیە زۆرە بووە هۆکاریەوەی کە دواتر بەهاکەشی بەرز بکەنەوە هەر نەیان هێشتا و بەتا تاوەکو ساڵی 2023 بۆ هۆکارانە کە پێم وتن لە بەرەوەی کە بووە هۆی گەندەڵی بووە هۆی جیاکاری بەڵام دیسانەوە کە ناچار بوون بیهێننەوە هەندێک بابەتی بنەڕەتی پێ هاوردە بکەن ئیتر بە 420,000 تمەن نییە بەهای هەر 100 دۆلارێکی بە 2,850,000 تمەنە بۆ هاوردەی گەنم و شیری وشک و دەرمان و بابەتی هاوشێوە دیسانەوەش لەگەڵ ئەو بەهایەکە لە بازاڕی ئازادا هەیە جیاوازی زۆرە بۆ ئەوەی کە بەراوردێکی بکەن 100 دۆلار لە بازاڕی ئازاد ئێستا بە سەر و 15,500,000 تمەنە
ئەمە بە 2,850,000 تمەنە 15 ملیۆن لەکوێ 2 ملیۆن لەکوێ ئەگەر بێت و ئەو گەندەڵیانە نەکەن و وەکو خۆی چۆن هاوردەکراوە بیگەێنن بەدەستی هاوڵاتیان بێگومان فشار لەسەر هاوڵاتیان کەمەکات. بەکارهێنانی ئەم درای پاڵپشتی کراوە بۆ هاوردەی بەرهەمی بنەڕەتیە هەموو بەرهەمێک ناگرێتەوە و بەرهەمانەکە بۆ هاوڵاتیان زۆر زەرورن. جارێکی تریش باسم کرد دەرمان و گەنم و شیری وشک و بابەتی لەو جۆرە. نۆعێکی تر جۆرێکی تر دۆلار هەیە لە ئێران پێوترێت دۆلاری نیمایی. بەهای ئەم دۆلارە کەمترە لە بەهای دۆلار لە بازاڕی ئازاد بەڵام کۆنتترۆل کراوە هەندێک کەمترە زۆریشنا نزیکە لەو بەهایەکە لە بازاڕی ئازاد هەیەی. ئەم دۆلاری نیماییە سەرچاوەکەی کە دەستی حکوومەت ئەکەوێت لە ڕێگەی هەناردەی نانەوتیەوەیە تەرخانی ئەکەن بۆ هاوردەی بەرهەمی سەرەتایی و هاوردەی بەرهەمی پیشەسازی واتە ئەو بەرهەمە سەرەتاییانەکە پێویستە بۆ پیشەسازی وڵات بۆەوەی کە شتی تری لێ بەرهەم بهێنرێت لە ڕێگەی ئەم دۆلارەوە پارەی پێویست و دراوی پێویستی بۆ دابی نەکرێت. با بچینە لای بابەتەکانی ترمان و بزانین هەر لەم بارەیە و چ زانیارێکی ترمان هەیە. جۆرێکی تر لە بەهای دراوکە لە ئێران هەیە دۆلاری بازاڕی ئازادە و دۆلارە کە هاوڵاتیان لە بازار مامەڵی پێوەکەن و هاوڵاتی ئاسایی دەستی ئەکەوێ. بەهای ئەمە گۆڕانکاریە ژیۆپۆلیتیکیەکان ئاراستەیەکە، گۆڕانکاریە سیاسیەکان ئاراستەیەکە، خواست و خستنەر و ئاراستەیەکات و بەهاکەی هەم ناسەقامگیرە هەم زۆریش بەرزە لە ئێستایەوە تا دۆلارەکە بەرامبەر بەتمەن. ئەمە لەلایەن هاوڵاتیانی ئاساییەوە بەکارهێنرێت بۆ گەشتکردن ئەیکڕن بۆ پاشەکەوتکردن ڕەنگە بەکاری بێنن و هەروەها مامەڵەی ناڕەسمی لە بازاڕەکانە پێوە ئەکرێت. هەر پەیوەست بەم بابەتە هەڵبەتە پەیوەست بە جەنگ کە لەم ناوچەیە هەبووە و جەنگەکە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێرانە هەبوو لە کاتێکان ناسەقامگیریە جیۆپۆلیتیکیەکان جارێکی تر بوون بە فاکتەرێک بۆ ئاراستەکردنی ئابووری جیهان. جەنگی ئێران بە تایبەتی دروستبوونی ئاستەنگ لە کارەکانی گەڕووی هورمز بازاڕەکانی جیهان و پلانداڕەژەرانیشی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. ئەم گۆڕانکاریانە نەک هەر کاریگەری لەسەر بازاڕی وزە بە تایبەتی نەوت و غاز دروست کردووە بەڵکو بەهۆی بەرزبوونەوەی تێچووی بەرهەمهێنان و بەرزبوونەوەی هەڵاوسان کاریگەریشی لەسەر ئابووریە پێشکەوتووەکان و ئابووریە تازە پێگەیشتوەکان دروست کردووە. ناسەقامگیریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دروستبوونی ئاستەنگ لە بازرگانی گەڕووی هورمزدا کاریگەری لەسەر ئابووری جیهان دروست کردووە. بەڵام وڵاتانی پێشکەوتوو لە ئاستێکی زیاتردا بەهۆی بەرزبوونەوەی نرخی وزە زیانیان بەرکەوتووە. لە وڵاتانی پێشکەوتوو لەوانە وڵاتانی ئەوروپا بەرزبوونەوەی تێچووی بەرهەمهێنان ئاستەنگی بۆ کارگەکان دروست کردووە و تەنانەت کاریگەری لەسەر چالاکیەکانی کردی خزمەتگوزاریش دروست کردووە. ئیکۆنۆمیست دەڵێت بازاڕی جیهانی وزە لە لێواری کارەساتدایە. بۆ پێی لە 50 ڕۆژی جەنگەکەدا 550 ملیۆن بەرمیل نەوتی کەندا و لە بازاڕەکانی جیهاندا بڕاوە کە یەکسانە بەنزیکەی لە 2% بەرهەمی جیهان لە ساڵی ڕابردوودا. هاوکات لە هەر یەک مانگێکدا کە گەڕووی هورمز بەداخراوی بمێنێتەوە جیهان لە 7 ملیۆن تۆن غازی سروشتی بێبەش دەبێت کە یەکسانە بە 2% خستنە ڕووی یەک ساڵ. لە ئەڵمانیا کە گەورەترین ئابووری ئەوروپایە وەزارەتی ئابووری پێشبێنی کردووە کە گەشەی ئابووری بۆ ساڵی 2026 و 27 دابەزین بەخۆ ببینێت و لە هەمان کاتیشدا پێشبینیەکانی بۆ ڕێژەی هەڵاوستان بەرز کردوێتەوە. وەزیری وزەیە وڵاتە لە لێدوانێکدا دەڵێت جەنگەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شۆکی لە نرخی وزەدا دروست کردووە کە ئێمە نەماتوانی ڕێگری لەو شۆکە بکەین و ئەوەش فشاری لەسەر هاوڵاتیان و ئابووری وڵاتەکەمان دروست کردووە. لە لایەکی دیکەوە لە بەریتانیا ڕەشببینی دەربارەی داهاتووی ئابووری پەرستاندووە. بە گوێرەی ڕاپرسیەک هاوڵاتیانی بەریتانیا خراپترین و ڕەشببینانەترین پێشبینیەکان بۆ بارودۆخی ئابووری دەکەن لە ساڵی 1970 هەتا ئێستا. ڕاپرسیەکە دەری دەخات کە جەنگی ئێران و بەرزبوونەوەی نرخی نەوت و سوتەمەنی فشارێکی زۆری لەسەر خێزانەکان لە بەریتانیا دروست کردووە و ئاستی ناڕازیبوونی ئابووری هاوڵاتیانی خراپترە لە کاتی کۆرۆنا و قەیرانی دارایی ساڵی 2008 و پاشەکشەی ئابووری ساڵی 1970 کە ئاستی بێکاری بەرزبوونەوەی بەرچاوی تۆمار کرد. ڕۆیتەرز لە راپۆرتێکدا باز لەوە دەکات
ئاستی بەرهەمهێنان لە ژاپۆن، هندستان، بەریتانیا و فەڕەنسا بەرز بۆتەوە. دەوترێت هۆکارەکەی ئەوەیە کە کۆمپانیاکان لەوە نیگەرانن زنجیرەکانی دابینکردن ئاستەنگی زیاتری بۆ دروست ببێت، بۆیە ئاستی بەرهەمهێنانیان بەرز کردوێتەوە. بۆ نمونە ژاپۆن خێراترین گەشەی بەرهەمهێنانی کارگەکانی تۆمار کردووە لە مانگی 2 ساڵی 2014ەوە. لە کاتێکدا تێچووەکانی بەرهەمهێنان لەوانە هێزی کار و بەرهەمی سەرەتایی و وزە و تا دوایی بەرزبوونەوەی تۆمار کردووە کە زۆرترین ئاستا لە ساڵی 2023ەوە هەتا ئێستا. بەهۆی جەنگی ئەمریکا، ئیسرائیل و ئێرانەوە کەرتە جیاوازەکان زیانیان بەرکەوتووە. یەکێک لە گەورە زیانمەندەکانیش کەرتی گەشتیاریە، بە تایبەتی لەو ناوچانەی کە ئەکەونە نزیک جەنگەکە، لەوانە تورکیا و ناوچەکانی سەردەریای ناوەڕاست. گرانبوونی سوتەمەنی فڕۆکە و گۆڕانی ئاراستەی گەشتەکان و لاوازبوونی متمانەی بەکاربەر زیانی گەورە بە کەرتی گەشتیاریە گەیەنێت. لاوازبوونی متمانە واتە هاوڵاتی خواردن و پێویستی سەرەکیە خاتە پێش گەشتکردن و خەرجیەکان بە ئەولەویەت و زەرورەت ئەکات. پیشەسازی گەشتیاری لە ناوچەی دەریای ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی ناسەقامگیریە جیۆپۆلەتیکیەکانەوە ڕوبەڕووی شۆکی گەورە بووەتەوە. بە گوێرەی داتاکان ئەو دۆخە لەلایەک کاریگەری لەسەر گەشتە نێودەوڵەتیەکان دروست کردووە و لەلایەکی تر متمانەی بەکاربەرانی لاواز کردو و گۆڕانکاری بەسەرخواستی هاوڵاتیاندا هێناوە. تورکیا کە یەکێکە لەو وڵاتانەی ساڵانە گەشتیارانی ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەردانی دەکەن، حاجزکردن لە ئاستێکی بەرچاودا کەمی کردووە. چالاکان و چاودێرانی کەرتی گەشتیاری دەڵێن لە هەندێک ناوچەی سەردەریای ناوەڕاست حجزکردنی شوێنە گەشتیاریەکان بە ڕێژەی 60% کەمی کردو و تەنانەت دوای ڕاگەیاندنی ئاگربەستیش لە ئاستێکی زۆر کەمدا بوژانەوەی بەخۆیەوە بینیوە. ئەو ناوچانە کە زیاتر گەشتیارانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویان تێدەکەن، لەوانەش ڕۆژهەڵاتی دەریای ڕەش زۆرترین زیانیان بەرکەوتووە. هاوکات هۆشداری ئەمنیەکانی وڵاتانی ڕۆژئاواش ڕۆڵێکی گرنگی هەبووە لە کەمبوونەوەی خواست بۆ گەشتیاری. لە ڕوانگەی داتا و ژمارەکانەوە ڕێژەی کارکردن لە هۆتێلەکانی ئیستانبول ساڵی ڕابردوو 57% بوو، لە ئێستادا بۆ 47.5 کەمی کردووە. ژمارەی حەجزکردنیش دابەزینی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. لە هەمان کاتدا نرخی حەجزکردنی هۆتێلەکان لە شوێنە گەشتیاریەکان لەوانەش ئەنتاڵیا و بۆدروم کەم کراونەتەوە. ئەوەش دەری دەخات کە خاوەن هۆتێل و بزنسەکان هەوڵ دەدەن گەشتیاران هەن بدەن و لەو ڕێگەیەوە زیانەکانی جەنگ لە ئاستێکی کەمیشدا بێت قەرە بوو بکەنەوە. مانگی سێ هەڵوەشانەوەی گەشتەکان بە ڕێژەی 111% بەرزبوونەوەی تۆمار کردووە کە پشکی شێر بەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا کەوتووە و ئەوەش ئاماژەیەکی ترە بۆ دروستبوونی ئاستەنگی گەورە لە پیشەسازی گەشتیاریدا. جگە لە کەمبوونەوەی خواست بۆ گەشتکردن، بەرزبوونەوەی تێچوەکانیش فشارێکی زیاتری لەسەر کۆمپانیەکانی گەشتیاری دروست کردووە. بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی فڕۆکە و گۆڕانی ڕێڕەوی گەشتەکان تێچووی کارکردنی بەرز کردووەتەوە و بووەتە هۆی کەمبوونەوەی قازانجی کۆمپانیەکان کە ئەوەش لای خۆیەوە کۆمپانیەکانی خستووەتە سەر دووڕیانی گرانکردنی تکتەکان یا کەمبوونەوەی قازانج. بەگشتی کەرتی گەشتیاری لانی کەم لە کوردخایاندا ڕوبەڕووی بەرزبوونەوەی تێچوەکان و کەمبوونەوەی داهات و بەرزبوونەوەی تێچوەکان دەبێتەوە. تەنانەت لە ئەگەری هێوربوونەوەی ناسەقامگیریەکانیش گەڕانەوە بۆ دۆخی پێشووتر بەهۆی لاوازبوونی متمانەی بەکاربەر و گۆڕانی ئاراستی گەشتەکان کاتی پێویستە و مەزەندە دەکرێت لانی کەم ساڵێک بخایەنێت. ماوەی یەک دوو ڕۆژی ڕابردوو ئەمریکا سزای نوێی بەسەر ئێرانە سەپاند. یەکێک لەو سزایانە پاڵاوگەیەکی چینی گرتەوە. ئەم پاڵاوگەی چینیە هەرچەند زۆر باسی ڕەنگە لێەوە نەکرێت، بەڵام لە چین هەندێک پاڵاوگە هەیە پێیانەوترێت تیپات. ئەم تیپاتانە خۆی ئەگەرمانە بکەینەوە بە کوردی بە معنای قۆریە، بەهۆی ئەوەشەوە پێیانەڵێن تیپات لەبەرەوەی کە پاڵاوگەی بچووکن. ئەمێ هەندێک وردەکاری دەربارەی ئەم پاڵاوگانە بکەم کە گەرچی بخەمەڕوو گەرچی زۆر باسییان لێەوە ناکرێت، زۆر سەرنج ناخرێتە سەریان، بەڵام ڕۆڵێکی زۆر گرنگ ئەبینن لە ئابووری چینا بە تایبەتی و هەروەها لە مامەڵەکردنی چین لەگەڵ ئێران، لەبەرەوەی کە چینیان لە لێکەوتەی سزاکان لە ئاستێکی زۆرە دەرباس کردووە. ئەم پاڵاوگانەوە کوتم پاڵاوگەی بچووک و سەر بخۆن، لەلایەن کەرتی تایبەتەوە خاوەندارەتی ئەکرێن، هەرچەندە هەندێکیان
کەرتی تایبەتن بە تەواوەتی هەندێکیان نیمچە تایبەتن واتە هاوبەشن لە نێوان کەرتی تایبەت و کەرتی حکومی. زۆرترین پشکی ئەم پاڵاوگانش بەر پارێزگای شاندۆنگ کەوتووە. ماوەی ڕابردوو ئەمریکا بەهۆی سزاکان و کە زۆر فشاری خستە بۆ سەرۆم پارێزگایە ڕێگری کرد ماوەیەک دەنگۆی ئەوە هەبوو لە ئەوەی کە کەشتیەکان کەشتیە ئێرانیەکان کەشتە تارمایەکان لەنگەر بگرن لەوێ بۆی کە خۆی بە دوور بگرێت لە سزاکان. هۆکارەکەی بوونی ئەم پاڵاوگە بچووکانەی کە پێیانەوترێت تیپات. با بچینە لای زانیاریەکانی تر وە زیاتر باسی تیپاتەکان بکەین. تایبەتمەندیانەوەیە کە وەکوتم زۆر پچووکن، توانای بەرهەمهێنانیان 20 بۆ 50,000 بەرمیلی ڕۆژانەیە بە جیاوازی واتە لە تواناکەیان لە 20,000 بەرمیلەوە دەست پێکە هەندێکیشیان 50,000 بەرمیل بەرهەمەهێنن. 120 توانای پاڵاوتنی چین لەخۆ ئەگرن بە لە بەرچاوگرتنەوەی کە پاڵاوگەکان بچووکن و توانای بەرهەمهێنانیشیان کەمە بەڵام پشکێکی باشیان لە توانای پاڵاوتنی چین لەخۆ گرتووە. ئەو شتانە کە بەرهەمی هێنن ئەم پاڵاوگانە بریتین لە بنزین، گازوایل، بەرهەمی سەرەتایی لەوانە بۆ نمونە ڕۆنی سوتەمەنی لەوانە LPG و بەرهەمی هاوشێوە. با بچینە لای زانیاریەکانی تر وە بزانین هەر لەم بارەیەوە چی ترمان هەیە. لە ڕووی گرنگی ئابووریەوە چەند تایبەتمەندیەکی هەیە، چەند تایبەتمەندیەکیان هەیە ئەم پاڵاوگانە. یەکەم ئەوەی کە قازانجیان کەمە واتە قازانجی کەم ئەخەنە سەر بەرهەمەکانیان و ئەمە هۆکارە بۆەوەی کە بەرهەمی ئەم پاڵاوگانە بە نرخێکی کەمتر ئەچێتە ناو بازاڕەکانی چینەوە. نەوتی هەرزان ئەکڕن لەگەڵەوەی واتام دوو فاکتەرە ئەکەوێتە لای یەکەمەوە کە نەوتی هەرزانیان دەستەکەوێت. نەوتی هەرزانیش چییە؟ نەوتی سزادراوی بە تایبەتی ئێرانە و نەوتی سزادراوی وڵاتانی ترە لەوانە ڕووسیا کە داشکاندنی بۆکرێ بەهۆی سزاکانەوە. ئەم پاڵاوگە بچووکانە ئەیان کڕن و قازانجی کەمیژە خەنە سەریان کە ئەم دوو هۆکارە بنهۆیەوەی کە بەرهەمەکانیان بە تەواوەتی نرخەکانیان جیاواز بێ لەگەڵ بەرهەمی پاڵاوگە گەورەکان و کاری پاڵاوتن و فرۆشتنیش ئەکەن لە ناوخۆی چین. گرنگترین دابینکارانی نەوت بۆ ئەم پاڵاوگانەوە کووتم ئێرانە، ڕووسیا، ڤەنزوێلایە. ئەگەر سەرنج بین هەرسێ ئەم وڵاتە نەوتەکانیان کەرتی وزەیان لەلایەن ئەمریکاوە سزای لەسرە بۆیە ناچارن داشکاندن بۆ نەوتەکەیان بکەن و بە داشکاندنەوە بیفرۆشن و چینیشی تر هەمیشە لە ئاوەلێڵەکان ماسی گرتووە بە سوودی ئابووریەکەی. با بچینە لای زانیاریەکانی تر هەر لەم بارەیەوە ڕۆڵە ژیۆپۆلیتیکیەکەی بۆچی گرنگە. یەکەم یانەوەی کە چین بۆ دەربازبوون لە سزاکان سوودیان لێبینێ. بۆچی چۆن ئەتوان دەرباز بن لە سزاکان؟ خۆ بە معنایەوە نییە کە ئەمریکا چاوپۆشیان لێکان نەخێر. یەکەم ئەوەی کە ئەمانە وەکوتم لەلایەن کەرتی تایبەتەوە خاوەندارەتیەکرێن ئەگەر بێت و سزایان بخرێتە سەر لە ڕۆی حکومیەوە ڕەنگە لێکەوتی ئەوەندە گەورەی نەبێ بۆ حکوومەتی چین. دووهەم ئەوەیە کە ئەم پاڵاوگانە وەکوتم بەرهەمیان کەماگەرێکێکیان سزا بدرێ زۆر ڕەنگە زیانی گەورە بەر ئەو کەرتە نەکەوێ لە چینگ و هەروەها گرنگیشە لە ڕووی ئاسایشی وزەی چینەوە لە بەرۆی کەوتم پشکێکی بەرچاو لە پاڵاوتنی وڵاتە بخۆی تەرخانەکات. پەیوەندی بە ئێرانەوە چییە؟ سەرەکی ترین کڕیاری نەوتی ئێران کە ئەڵێن چینە ئەگەر ورد ببینەوە ئەم پاڵاوگانن کە باسم لێوە کرد. با بچینە لای بابەتەکانی تر و زانیاریەکانی تر. شێوازی کڕینەکەیان چییە؟ ئەواتە ئەو نەوتە سزادراوە چۆنەکڕن خۆوانی ئەو نەوتە بتوانێت بە ئیسراحەت بە هەموو ئاراستەیەکە بڕوات و بە هەر وڵاتێک پێیان خۆش بێ بیفرۆشن. یەکەم لە ڕێگەی کەشتیە تارماییەکانەوە واتە ئەو کەشتیانە کە بێ ناونیشانن بە ئاڵای وڵاتانی ترەوە بە کوژانەوەی سیستمی چاودێریان نەوتی ئێران و نەوتی ڕووسیا و نەوتە سزادراوەکانی ترە فرۆشن. دووهەم لە ڕێگەی نێوەندگیرە داراییەکانەوە واتە ڕاستەوخۆ مامەڵەکان ئەنجام نادرێت و هەروەها لە بەرەوەی کە نەوتی هەرزانی شەکڕن ئیترەمە بێگومان مامەڵێکی دووسەربراوەیە بۆ چین و بۆ تیپاتەکان لە چین. ئەگەر زانیاری ترمان هەبێت هەر لەم بارەیەوە باوەری بگرین. بەڵێ چەند ئاستەنگێکیشیان هەیە پاڵاوگانە. یەکەمیان سزاکانی ئەمریکایە. هەر تاو ناتاوێک ئەمریکا یەکێ لەم پاڵاوگانە سزایات بەهۆیەوەی کە مامەڵە لەگەڵ ئێرانەکەن هەستیارن بە نرخینەوت لەبەرەوەی کە وەکو باسم کرد قازانجیان کەمە. ئەیتر هەر لەگەڵەوەی کە نرخینەوت بەرزوو نزمی بکە یەکسەر کاریگەریە کاتە سەر بارودۆخی دارایی و ئابووری ئەو پاڵاوگانە لە ڕووی کواڵەتی و تەکنەلۆژیاوە ئاستیان زۆر بەرز نییە لەبەرەوەی کە گەورەنین. ئەسڵەن بوونی ئەم پاڵاوگانە بۆیە کە پاڵاوگە گەورەکان بپارێزرێن
لە سزاکان و لە زیانەکانی سزاکان و هەروەها بە نرخێکی کەمیش بەرهەمەکانیان بخەنە بازاڕەوە بۆیە زۆر ڕەنگە گویان بە کواڵیتی و تەکنەلۆژیاش نەدابێ گۆڕانکاری لە پێکهاتەی بازاڕی وزەی چینە دروست دەکات و تا هەر زیانێک بەر ئەم پاڵاوگانە بکەوێ. ئەمە کۆتا زانیاریە لەم بارەیەوە دەربارەی تیپاتەکان بەڵام وەکو وتمان چین ئەزانێت کە چۆن بتوانێت خۆی لە سزاکان دەرباز بکات. تیپاتەکان یەکێک لە ئامرازەکانن کەشتیە تارماییەکان یەکێکی ترن لە ئامرازەکان بەڵام سەر ڕایەوەی کە قسە و باسێکی زۆری شەیەوترێت کە چین گەورە زیانمەندی داخرانی گەروی هورمزە هەندێک هەواڵ و راپۆرتی تر هەیە کە دیسانەوە چین توانیویەتی بە ئامرازی تر بە هۆکاری تر خۆی لەو بارودۆخەش ڕزگار بکات و بتوانێت نەک هەر زیانی پێ بگات بتوانێت قازانجیش لەم بارودۆخە ببینێت. بەم هەواڵ و زانیاریانە کۆتایی بە ئابووری ئەمڕۆ هێنم. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.